العراقيين جميعا وخصوصا أبطال الحشد الشعبي المقدس، أوجه هذه الرسالة إلى أردوغان رئيس تركيا. بناوی خۆم و هەمووی عراقیەکان بە تایبەتیش هێزی حەشدی شعبی پیرۆز ئەم نامەیە بۆ سەرۆکی تورکیا دەنێرم. دەبێت زۆر بەپەلا هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە. دووبارەی دەکەمەوە بۆ ئەردۆغان، دەبێت هەرچی زووە هێزەکانت لە نێوخاکی عێراق بکشێنیتەوە. سوێن بەخوا وەڵامەکە زۆر سەخت دەبێت بۆ ئێوە. بۆ هەرچی تۆیە کە هێزەکانت لە خاکی پیرۆزی عێراق بکشێنیتەوە. سوێن دەخۆم بەخوا. گورزێکی کوشندە لەلایەن هێزە عێراقیەکانەوە لە هێزەکەت دەدرێت، بە تایبەتیش لایەن هێزەکانی حەشدی شعبی پیرۆز. بۆ یەکلەییت لەسەر خۆت دەبێت هێزەکانت بکشێنیتەوە. براتان شارەزای پوچەڵکردنەوەی تەقەمەنی حەسەن پلایس لە نووسینگەی سەربازی بزوتنەوەی ئەنسار الله. أخوكم المجاهد خبير المتفجرات حسن بلايس، المكتب العسكري لحركة أنصار الله الأوفياء. السلام عليكم ورحمة الله وبركاته.